خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەم کاتەتان باش. من ئێستا لە چیای گۆیژەم. ئەمڕۆ گروپی پاسکیل سواری شاخەوانی سلەیمانی پاڵەوانێتی پاسکیل سواری لە چیای گۆیژە ئەنجامەیە بە سەرپەرشتی و ناوەندی وەرزشی کوردستان. بێگومان ئەم پاڵەوانێتیە ئامانج لێی بەشداریکردنی گەنجانە و بەپێی تەمەنە جیاوازەکانیش. و ئەم پاڵەوانێتیە بێگومان کۆمەڵی ئامادەکاری زۆر باشی بۆ کراوە لە لای ئەو تیمانی کە دانراون و لە هەمان کاتیشە هەر یاریزانێک ژمارەیەکی تایبەت بەخۆی هەیە و ئەوەشی کە گرنگە ئامانج لەوەیە کە گەنجان زیاتر گرنگی بە تواناکانیان بن بە بەهرەکانیان بن بۆی کە بتوانن لەم پاڵەوانێتیە بزانین کێ سەرکەوتن بەدەسێنێت و ئەبێتە یەکەمی ئەم پاڵەوانێتیە. لێرەوە من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هیوای ئەوەی کە پاڵەوانتێکی پڕچێژ و پڕخۆشی بێت. وەکو ئەندامی گروپ شاخەوانی کێوەڕەش لە ڕانیە وەکو بەشداربوویەک لە ڕانیە ئەمڕۆ ئامادە بووم لە بناری شاخی گۆیژە و بە دڵنیاییەوە ئەم پاڵەوانێتیە گرنگی تایبەت بەخۆی هەیە. یەکێک لە گرنگەکانی ئەم هاوڕێیانم کە ساڵیوە هەبووە مەسەڵەن بۆ فترەیەکی زۆر یەکتریمان نەبینی و یەکێک لە سوودەکانی لایەنە کۆمەڵایەتەکەیە کە ئێمە وەکو پاسکی سوار ئەلێرە بە دیداری یەکتری شاد دەبینەوە. ئێمە لە ناوەندی وەرشی کوردستان ماوەی ساڵێکە لە بەرنامە و پرۆژەکانی کار و چالاشیەکانمانە ئەم پێشبڕکێی کرۆسکەنتریەمان داناوە کە شێوازێکی پێشبڕکێی پاسکی سواریە لە شوێنە سەختەکان و لە ناوچە شاخاویەکان ئەکرێ. ئەم پێشبڕکێ زیاتر پشتە بەستێ بە توانای بەرگری یاریزانەکان بۆ مانەوەیان و ماندوو نەبوونیان و ئاگاداریان و شێوازی لێخوڕینی پاسکیلەکانیان بە تەرکیزێکی تایبەتەوە کە بەم دار و بەرد و شاخە سەختانەی ئاڕۆن لە هەمووی گرنگتر پاسکیلەکانیانە پێویستە پاسکیلەکانیان ئامادەکاریشی تەواوی هەبێ، ئیستۆپی ڕۆن بێت، دەبڵی هەبێت و وەزنیشی زۆر سووک بێت. لە ڕاستیە ئێمە کە ماوەی 2 مانگە خەریکی ئامادەکردنی ئەم پاڵەوانێتیانەین پێمان خۆش بوو کە بازاڕی ناوخۆی خۆمان کە ئەم پاسکیلانە ئەفرۆشن بێن لە چالاشەکەی ئامادە بن و عەرزی پاسکیلەکانیان بکەین، بەڵام هیچ بازرگانێکمان نەبینی ئەم پاسکیلانە بهێنێتە ناو خۆی وڵاتەوانێ و ئەم یاریزانانە بیکڕن یا چەند یاریزان هەبوو ئەیانوت ئێمە پاسکیلمان نییە لە چۆ بیکڕین تا بەشدار بین. ئەم پاسکیلە نەبوو، تەنانەت تەلەفۆنمان بۆ چەند شارێکی کوردستانیش کرد کە ئامادەی ئەویان نەبوتیان لە ئێستا هیچ پاسکیلێک بەردەست نییە لەبەرەوەی کە هیچ پێشبڕکێک و هیچ چالاکیەک ناکرێت. ئەمانەی کە ئەیان بینن ئەم گەنجانە بە تەمەنی تایە گەنجی تایە چەندین ساڵە ئەم پاسکیلانەیان هەیە کە زۆربەی زۆریان یان بۆ ئێرە یانە چن بۆ شوێنی کە خۆیان ئەم پاسکیلە لێخڕن خولیای ئەم ئیشەن، بەڵام هیچ چالاکیێکیان بۆ نەکراوە، هیچ پێشبڕکێکیان بۆ نەکراوە. بۆیە من هەموو ئەم پاسکیل سوارانە بە دڵخۆشیەوانێ پێیان ڕاگەێنین کە ناوەندی وەرشی کوردستان ئیشەڵا بەردەوامە بێ بۆ ئەم ئیشە، بۆی کە بتوانین پەرە بەم توانایانش بین، بەم چالاکی و بەم جۆرە وەرزشەش بین کە وەکو ئێستای بینن لە هەموو تەمەنێکمان بەشداری کردووە، سەر و 40 پاسکیل هاتووە بەشداری لەم پاڵەوانێتیە. وەرزشی پاسکی سواری بەڕاستی وەرزشێکە یعنی مەزەرە ناکرێت لە شاشیە، هەرچەندێکە ئەڵێن مەلەکردن ڕاکردن پاسکی سواری بەلای من پاسکی سواری لە هەر هەمیان باشترە، هەموو چووکە هەموو بەشەکانی لەشی ئینسان ئەجوڵێ سەبارەت بە بۆی کە وەکو خۆم بەشدارم لەخوا بە زیابەت تەمەنێکم کردووە و تەمەنم 51 ساڵە
هەر بۆ خۆشی بەشداری بکەن لەگەڵ برادەرانە ئینشاڵڵا پاڵاواتێکی سەرکەوتۆ بێت و هیوادارم خەڵکیش پاسی کا بە باوی ڕۆژانەی واز لە تەمەڵی بێنێ و من وەکو خۆم ئەوە بە ماوەی 4 ساڵە کە لە فەرمانگەی دادوست داوامەکەم هەموو ڕۆژێ بە پاسی لە سمە داوام و پاسکی لیامەوە. ئەمە وەرزشی زۆر گرنگە چکە تەنیا ئەوە نیە ڕوویەکی جوانی کوردستان پیشانین و لایەنێکی ژینگەی وەرزشی پیشانین و توانا و هێز و بەهرەمەندی گەنجەکانمان پیشانین بەیەکەوبوونیان پیشانین چکەمە ئیمڕۆکراوە پاڵەوانێتی پاسکی سواری شاخەوانی کە لە شاخی گۆیژە بەڕێوە ئەچێ لەسەر ئاستی هەموو کوردستان بەشداریان کردووە ناوەندی وەرزشی کوردستان ڕێکی خستووە هەموو لە هەموو شارەکانی کوردستانەوە ئەم گەنجانە هاتوون لێرە بەشداریان کردووە بە تەنیشتی ئەوەشەوە کارێکی زۆر گرنگە بۆ پیشاندانی ئەمە بە دەرەوەی خۆمان بۆ ئەوەی کە هەموو دنیا بزانێت کە ئێمە لێرە ئەم گەنجە خۆشەویستانە لەگەڵ ئەم بارود و خەسەختەی کە لە وڵاتەکەی گوزەرێ بەڵام ئەو ڕووە جوانەی یان ئەو بنیاتە جوانی کە پێویستە بۆ کایی وەرزشی ئێمە کە ڕوویەکی گرنگی وەلایەکی گرنگی هەر کۆمەلگایەکە دوانەکەوێەوە پێشی بخەن بۆیە ئێمە ئەمڕۆ لەگەڵیانین وەکو هەموو جارەکانی تر بۆی پشتیوانیان بین بۆی هاندەریان بین بۆی لەگەڵیان بین بۆی کە بتوانین لیان فێربین بۆ بین بە بەشێک لەو پرۆسەیە. بێگومان ئەمە هۆکارێکە بۆ کۆکردنەوەی هەر هەمومان هەموو پاسکی سواران یاخود وەرزشوانان لە شوێنانی تر بەڕاستی پێویستە ئەمە بەلایانی کەم ساڵانە چەند جاری ئەنجام بدرێت بۆی هەم وەکو یەکتر ناسینێک هەم وەکو چێژبینینێک لەم سروشتە جوانەی کوردستان لەم سروشتی جوانی ئەم شاخە بەڕاستی گرنگە زۆر ئەبێ زۆر گرنگی پێ بدرێت بە تایبەت پاسکی سواری لە وڵاتی خۆمان بەڕاستی من لە ناوەندی وەرزشی کوردستان ئەمانوێت سلێمانی شاری سلێمانی بکەین چالاکی وەرزشە گرنگەکانی شار و شارەکان نێودەوڵەتەکان سەر ئاستی عێراق بۆ ئەمە بەستەش هەماگەیەکی باشمان هەیە لەگەڵ سەرجەم سێکتەرەکانی تری وەرزشدا و هەروەها ئێمە هەوڵمان داوە زۆرترین چالاکی سپۆنسەر بکەین و ئەم ڕۆژێک لەم چالاکیانە کە پاسکی سواری لە شاخی گۆیژە ئامانجمان ئەوە بوو بەدەر لەوەی کە ریزانەکان بەشداریەکەن و توانای خۆیان نەخەنەگەڕ کە زیاتر لە 30 وەرزشوانی پاسکی سواری کە شاخ جیاوازە هەم پاسکیلەکان جیاوازە هەم شێوازی تەکنیکی خۆیان هەیە هونەری خۆیان جیاوازە بۆیە ئەمڕۆ ئەم چالێکیمان ئەنجامدا بۆی هەم سروشتی سلێمانی لە گۆیژەوە دەربخەین کە چەند شوێنێکی دڵگیر و جوانە هەروەها لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە بیگەێنین کەەوە دوور بن لەوەی گۆیژە بکەوێتە خەتەر و بسووتێت و یان ئاگری لێ بکرێتەوە وەکو پامێک ئەمە ئەیبینین هەروەها چالاکیەکانی ناوەندی وەرزشی کوردستان لە داهاتوودا بەردەوامی ئەبێت چەندی چالاکی نێودەوڵەتی گەورەمان هەیە توانم بڵم لە ماوەیەکی زۆر نزیکدا چالاکی CFL هیدەمان هەیە دەیەمین ئیڤێنتە لە شاری سلێمانی ئەکرێت و لەوێدا ئەتوانم بڵم چەند یاریزانێکی نوێ ئەستەرەیەکی نوێ پاڵ پشتیان دەکرێت و بەشداری بن. پلەی یەکەم هەستیار فەتحوڵڵا بە 9 دقە و 46 ثانیە. من لە سلێمانە دەستم پێ کردووە لە سلێمانە بەشدارم ئەلحەمدولیلا ئینشاڵڵا هیوادارم دایمان پاڵاوانەتیان ئەنجام بدرێت بۆ ئەوی زیاتر هەنمان بابەرە پێش بچین ئەگەر زیاتر ئەم پاڵاوانەتیانە ڕێ بکرێ ئێمە زیاتر هەوڵەدەین زیاتر تەمرینەکەین بەڵام ئەگەر پاڵاوانەتی نەبێ ئێمە تەواو شەکەتە بین واز لە تەمرینێنین و بەچینە دواوە هیوادارم زوو ئەم پاڵاوانەتیانە ڕێک بکرێ بۆ ئەوی هەردەم ئێمە چالاک بین. خۆشەویستان لێرەدا پاڵەوانێتیەکە کۆتایی هات لە کەشێکی زۆر ئارامە و لە چیا جوانەکەی گۆیژۆ لە شاری سلێمانی کە لێرەیە یەکەم و دووەم و سێەم خەڵات کرا بۆیە گەنجان زۆر دڵیان خۆشە بەم جۆرە پاڵەوانێتیە و بە ڕۆحێتێکی وەرزشەوە هەموو هاوڕێکانیان چەپڵیان بۆلیان بۆیە ئێمە شیوادارین هەمیشە ئەم جۆرە پاڵەوانێتیانە بەردەوامی هەبێ و بتوانین گەنجانمان لە کوردستانی گەورەیە هەمیشە لەسەر ئاستی باش و وەرزشە توانە خۆیان ببینەوە تا پاڵەوانێتێکی تر خواتان لەگەڵ.